لە 34مین ساڵیادی تاوانی کیمیاباران نزیک دەبینەوە. پێدەچێت ئەم ساڵیادەکان جیاواز بن کە سوکاری شەهیدانی کیمیاباران ڕایان گەیاندووە بەشداریادی مەرگە ساتەکە ناکەن. سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی ژۆکارەکەی بۆ پەیام دەخاتە ڕوو. ئەو کەسانەی کە دێن بەشدارە بن لە یادەکە هیچ حسابێک بۆ ئەو ڕۆژە ناکەن کە ئێمە بە هەزاران خەڵکمان لەم شارە شەهید بووە. بە شێوەیە خۆیان ئەگۆڕن کە ناخی ئێمە قوربانی توانم بڵێم زامار دەکەنەوە. ئەو ڕۆژە ڕۆژێکە دەبێت هەمومان ئەو ڕۆژە بە شێوەیە تێپەڕێنین کە بەرامبەرەکانمان بخوێنینەوە. ئەو کەسانەی کە قوربانیان داوە تەقدیر لە قوربانیەکانیان بگرین. من 2 ساڵی ڕابردوو مونەمێتی هەڵەبجەم دەبینی شەرمەمە کرد لە ڕۆژی 16 سێ ئەو هەموو تێکەڵژانە و ئەو هەموو سەوز و سوورە کە من قەت لەگەڵ ئەوە دانیم ڕۆژی 16 سێ ڕۆژێکە دەبێت بەو جلوبەرگانەوە بەشداربین کە شیاو بێ بۆ ئەو ڕۆژە. خاڵی دووەم کاتێک ئێمە باسی یادەوەریەکانەکەین کولانەوەی زامی قوربانیەکان دەبێت لە بەرچاو بگیرێەوە حاڵەتی ئێستای قوربانیەکان لە چه حاڵێکدایە. بە دڵنیاییەوە برینداران و قوربانیانی کیمیاباران کە هەموو یەکرێتەوە لە تاقانەکانەوە بۆ ونبۆکان بۆ کە سوکاری شەهیدان بۆ برینداران هەر هەمووی لە حاڵێکی زۆر خراپدایە و لە خراپەوە بۆ خراپتر دائم ڕوا بۆیە ئەوانە لە ئێمەی قبول ناکەن. دیارە ئێمە هەر دام و دەستگایەک حەز دەکات سەروی خۆی ڕازی بکات بۆ بەشداریکردن. ئێمەش ئەمانەوێت ئەو خەڵکە لێمان ڕازی بێ. ئەو خەڵکە نیگەرانە بە بەشداریکردنمان لە یادی کیمیابارانی هەڵەبجە. بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە دەڵێن ئێمەش ناڕازین بە یادکردنەوەی تاوانەکە و پێیان وایە خزمەتەکان و شێواز زیادکردنەوەکە لە ئاست قوربانیدانی شارەکەدا نییە. بۆیە چەندین داواکاریان ڕاستەی حکوومەت کردووە پێش 16 سێ بۆ کە سوکاری شەهیدان و خەڵکی شارەکە جێبەجێ بکرێت. بە هەموو حاڵەتەکان یادی ئەو کارەساتە یا ئەو تاوانە پێویستە بەردەوام بێ بکرێتەوە و پێویستە هەموو تاکیکی هەڵەبجەیی ئەو ڕۆژەی لە یاد نەچێ بەدەر لەوەی کە ئایا هەڵەبجە چەندە ڕازیە لە ئەدای حکوومەت کە بێگومان ڕەزامەند نییە نە ئیدارە ڕازیە نە کە سوکاری شەهیدان نە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ڕەزامەند نین. بەڵام یادەکە پێویستە یاد بکرێتەوە و ئەو یادە نەمرێنرێت. ساڵانە یادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە دەکرێتەوە، بەڵام وەک بەشێک لە کە سوکاری شەهیدان دەڵێن لە جیاتی ماتەمینی و ڕێزگرتن لە ڕۆحی شەهیدان نمایش و خۆدەرخستن و چالاکی حیزبی بەڕێوە دەبرێت کە ئەماش نەک ئازاری چەندین ساڵیان ساڕژ ناکات بەڵکو زامەکانیان نوێ دەکاتەوە. داواکاریشن ئەو بودجە و خەرجەی بۆ یاد و مەراسیم خەرج دەکرێت بخرێتە خزمەتی پێویستیەکانی شارەکە و خزمەتکردنی بەرکەوتوان و کەسوکاری کیمیاباران. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.